وەرزی پاییز ڕۆیشت و چەند ڕۆژێکیش لە وەرزی زستان تێپەڕیون. هێشتا حکوومەت ئەو بەرمیلنەوتەی وا بڕیار بوو بە 14500 دینار لە سەرەتای پاییز بە هاوڵاتیان بدات. هێشتا بەشێکی زۆری دانیشتوانی قەزای سۆران ئەو بڕانەوتەیان وەرنەگرتووە. قەول وابوو حکوومەتی هەرێم لە مانجی دەیەوە بەرمیلە نەوتێک بدات بە خەڵک، بەڵام بە نرخێکی بەرزیش، بەڵام تا ئێستا کە ئەوە چەندین ڕۆژە لە زستانیش چووە تا ئێستا نەفتمان وەرنەگرتووە کە زیاتر لە مانگ و نیوێ کە یعنی خەڵک لەو ناوچەیە سۆبە پێ ئەکاتن. بەداخەوە یعنی حکوومەت دەبێ خەمی هاوڵاتیەکانی خۆی بی کە ساڵان بە نرخێکی کەمتر نەوتەکە دابەشەکرا، بەڵام ئێستا کە نرخەکەی زۆریشە نەوتەکە هەر دابەش نەکرا. نازانم هۆکارەکەی چێ کە تا ئێستا نەوت نەدرایان لە نیوەی بەشی سۆران نەدرایە کە چەقی ناوچە شاخاویەکانە کە دەڵێن لە ناوچە شاخاویەکان دابەشەکەین کە چی تا ئێستا نیوە دابەش نەکرایە. خەڵک بە دوای بەرمیل نەفتی غارەدا بە دوای تانکەری غارەدا سعرەکەشی گەلک زۆرە. بەڕاستی هەموو هاوڵاتیەک تا ئێستا ئەو پارەی پێ نەدرایە، ئەو بەشە پارێکە دانرایە. ئەدیکەی دەگاتە بە شارە گەورەکان کە ئێرە سۆرانە پێی تەوزیع نەکرایە، نیوەشی پێ تەوزیع نەکرایە. بەڕاستی ئەوە کێشەی هەرە گەورەی بۆ هاوڵاتیان کە نیوەی سەرما و سۆڵە تێپەڕیە. نەوتفرۆشێک دەڵێ دۆخی هاوڵاتیان خراپە. زۆرێک لە هاوڵاتیان پارەیان پێنیە بۆ کڕینی سوتەمەنی، کەچی بە ناچاری قەرز دەکەن و سوتەمەنی پێدابین دەکەن. سەرڕای ئەوەش نرخی سوتەمەنی بەرزە و بەرمیلێک نەوت بە 230,000 دینارە. زۆر ڕۆژانامە بەعکمەوەی لە ناو خەڵشین، زۆر ئەچینە ماڵان، معاناتی زۆرە بینی باوەڕکانی خەڵکی وە ئەبینی لەو پەڕی خراپە، بەڵام ناچاریشە دەبی سوتەمەنی بکرا، گەر نەکری دەبیت لە دا و دەرماندا ناچارە. زۆر کەسیاڵی پارەم قەرز کردیە لەوەی کە میتوانم سوتەمەنی دابین بکەم. ئەوەش بارگرانجی زۆرانی ئێستا تەوزیعات هەیە بەس زۆر بە خاویە. وڵی خۆی سۆران ناوچەیەکی شاخاوی ساردا ئینسان ینی لە سۆران ماڵ هەیە لەوانەیە 2 بەرمی 3 بەرمی سۆتینە تا 4 بەرمیش پێ هەرچەند نرخەکەشی گرانە. بەس حکوومەت وە باش حکوومەت داشکانی بکاتن لەو نەوتەی بڕە کەرزانتر بە خەڵکی بدا. ناوەڵا وەرم نەگرتێ پارەمدای بەس وەرم نەگرتە. بەڵێ بە تاکید پێویستە لێرانە زووتر نەفت برێ لەوەی کە بکەوتە مانجی 1 و 2 ئەوانە ساڵ هەبوو مانجی 2 3 وەرگیرا هەبوو هۆر نەگیرا. نەبوونی کارەبای پێویست و سوتەمەنی ژیانی هاوڵاتیانی ناوچە شاخاویەکانی سەختتر کردووە. ساڵانە کە زستان دێت بارودۆخەکەیان دووبارە دەبێتەوە، لە کاتێکدا وەک خۆیان دەڵێن لە هەرێمێکی خاوەن نەوت و داهاتێکی زۆردا نەدەبوو ئەم کێشەیان هەبوونایە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.